لە تەوەری یەکەمی بەرنامەی بەیانی باش کوردستاندا باز لەو ڕخستنی داهات و هەروەها ئەو پێداویستیانی کە پێویستە بۆ خوێندکاراندا دابینکرێت چکەوا بڕیارە کە بەیانی یەکەم ڕۆژی خوێندن بێت بۆ خوێندکاران و دەرگای خوێندنگاکان بۆ ڕێی خوێندکاراندا دەکرێت و دووبارە پرۆسەی خوێندن دەست پێ دەکات. کاتە لێرەدا پێویستە دایک و باوک چۆن ڕۆڵ ببینێت لە دابینکردنی پێداویستیەکان بۆ خوێندکارانیان و هەروەها ڕخستنیان و بەپێی ئەو داهاتی کە خۆیان هەیە. بێگومان ئەمە گفتوگۆی زیاتری ئەم بابەتە و وردەکاری زیاتری ئەم بابەتە وەردەگرین بە میوانداری دکتۆر مەسعود عەلی پسپۆڕی ئابووری کە ئەمڕۆ لە ستۆدیۆ ئامادەیە. بەخێربێت دکتۆر بەیانی باش. باش دکتۆر چۆن بتواندرێت داهاتی خێزانێک ڕێک بخرێت گەربێت و خێزانەکە داهاتیان مام ناوەند بێ لە هەمان کاتدا پێداویستیش زۆرە دابین بکرێت بۆ خوێندکاران چۆن هاوسەنگی ڕابگیرێت لەو خێزانەدا؟ بەڵێ خۆی ئێمە لە یاسای ئابووری و داراییە یاسایەکمان هەیە پێشتری بە بزەم هەر لەم بەرنامانەیە باسمان کردووە یاسای 50-30-20 لە چۆن تۆ بودجە و داهات و ئەو پارەی کە ماگانە دەستەکەوێ ڕێکی ئەخەی. ئەم یاسایە بریتێ لە سێ بەش بڵێن پێوترێ 50-30-20 واتە لە 150 ئەو پارەی کە هاتە ئەو بودجەی کە هاتە دانی بۆ شتانەی کە زەڕورن بۆ ئاوە کارەبایە خواردنەوەیە مۆبایلە ئینتەرنێتە جلوبەرگە وەنیە دوور بێ مەوزۆی تەندروستی ئەوانەی کە ئەمانە شتێکە تۆ ناتوانانی مەسەرەن وەنیە پارەی بۆ تەرخان نەکەیت. بەشێکیان بریتێ لە 130 واتە ئەو شتانی کە بڵن حەزت لێتی ئەتەوێ بیکڕی بەزەگە نێشی کڕی خۆ هیچ لە مۆزوعەکە ناگۆڕێ جاری وای شتێکە بۆ نمونە مۆبایلەکەت دەوێ بیگۆڕی بە باشتر یا سیارەکەت ئۆتۆمبیلەکەت بیگۆڕی بە باشتر خۆگە نێشی گۆڕی ژیانی تو هەرە ڕواتوانە ئەمەش لە 130 بودجەکەتی بۆ تەرخانەکەیت لە 120 ئەمێنێتەوانێت بۆ مۆزوعی ئیتخار و بڵێن خەزمکردن و پاشەکەوتی ئەو پارەی کە هاتە کەواتە 50مان ئۆڕەدی مەسەل پێشترینمان کرد تەخسیسمان کرد 130 مایەوە سێکەش وتمان بۆ شتانێک کە وەنیە حەزت لێتی توانی بیکەی توانی نێشیکە ئەمە بوو بە 80 لە 120 ئەمێنێتەوە 120ەکەش وتمان بۆ مۆزۆی پاشەکەت کەواتە تۆ هاتووی بەپێی پلانێک پارەکەت کردو بە سێ بەشەوە لە 150کەی کە ڕۆشتووە لە 150کەی ماوەتەوە 50کەی کێشی تقریبان تۆ هەندێشت هەیە توانی خۆت بگریتەوە نەیکەیت بۆ نمونە وەکو ئێستا کێمە بەرە وەرزی خوێندنە ڕۆنیتەوەری بەرنامەکەش لەسەرەوەیە یعنی وای دانراوە کە مەسەلەن تۆ ئەو پارەی کە پێش وەرزی خوێندن مەسەلەن کۆمەڵێک مەسروفاتت هەبووە کۆمەڵی خەرجیت هەبووە ئەتوانی لە کاتی خوێندنە ئەو خەرجیانە ئاڕاستەی شتی ترکەی بۆ نمونە مناڵت هەبووە تایسە لە مەکتەبانە بووە نیە لە قوتاب نەڕۆیشتۆ بۆ خوێندنگە هەبووە لە خوێندنگە بۆ نەچۆ بۆ جامعە سەیرەکەی عادەتەن قۆناغەکانی خوێندنیش مەسەلەن خەرجیەکان فەرقەکات و جیاوازە بۆیە ئەو خەرجیانەی کە تۆ پێشتر بۆ نمونە کوتت بۆ کۆمەڵشتی مۆبیلیات و ئەوان داتناوە ئەتوانی وازی لێبێنی بۆی وەنیە مناڵەکەت بەبێ کەم و کورتی بڕاتە پرۆسەی خوێندنەوە کەواتە سەیرەکەی تۆ کۆمەڵێک خەرجی هەیە و کووتم ئەوانەی کە لە 130 گەر بیرتان بێتەوە ئێستا باسمان کرد ئەو لە 130 ئەتوانی ئاڕاستەی کەی بۆ هەم پاشەکەوت و ئاڕاستەیشیکەی بۆ ئەو شتانەی کە بۆ نمونە لە 150 ئەو 130 دووبارە دابش بکەیتەوە گریمە بکەیت بە لە 100 بۆ نمونە 10 بە 20 یا 15 بە 15 وەنی یەکەمتر زیاتر بۆ ئەوەی تۆ بتوانێت ئەو شتانەی کە زۆر زەڕورن بۆ نمونە تایسە وەکوتم مناڵێکت هەبوو نەچۆ بۆ خوێندن لە قوتابخانە ئەتوانی پارێکی زیاتر بخەیتە سەر ئەو شتانەی کە زەڕورن ئەم مۆزوعی جلوبەرگە وەنیە قەڵەمە زۆر باشە بگومان دێنە سەراوانە دکتۆر بەس باباسی سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەستا دەزانین زۆر خێزان هەیە کە قوتابخانەی منداڵەکانیان لە هەمان گەڕێکی خۆیان نییە پێویستە بە ئۆتۆمبیل هاتوچۆیان پێ بکرێت بۆ منە هەندێک کەس بە پاس هاتوچۆ دەکەن هەندێک کەس بە تەکسی و هەندێک کەس بە ئۆتۆمبیلی تایبەتی خۆیان واتە ماڵەوە هاتوچۆیان پێ دەکەن کامیان هاتوچۆ بکرێت بە منداڵ بە کامیان هاتوچۆ بکرێت بۆ ئەوی داهاتێک بۆ خێزان بگەڕێتەوە لەگەڵەوەتە ئەم پێداویستیە دەچێتە کام قاڵبەوە لە 150 لە 130 یاخود چۆن ئەچێت لە 150 چکە زەروریە باشە ئێستا بۆ منە تەکسی لە شوێنەکە بۆ شوێنێکی 75 لێ وەربگرێ پاسەکە 30,000 لێ وەرەگرێت خۆ بەتەکیید لە ڕووی ئابووریەوە خۆشتەکە ڕوونە تۆ
بەکەمترین کولفەوە نییە بەکەمترین کولفە شتەکەت حاجەکە جێبەجێکی باشترە لەوەی کە تۆ یەک ئۆتۆمبیل بە تایبەتی بگری بناڵەکە لە شوێنێکەوە بگوازێتەوە بۆ شوێنێکی ترکامە شتێکە مەسەلەن ئەگەر کوچماڵی ئێمە لە ڕووی ئابووری بێتین وایز لیواتە شوێکی عاقلانە نییە تەسەڕوفێکی باش نییە کە تۆ مەسەلەن پارێکی گران لە مۆزوعی گواستنەوە و ترانسپۆرتێشنا بەکاربێنی کەمە غەڵەتە بۆیە جاری وایە هەیە چوار هەر لە جامعایشە جاری وایە مەسەلەنەوانی لە ناو شارن یا لە دەرەوەی شار سەلەن سەرەکەی بە چوار کەس ئۆتۆمبیلێکیان گرتووە بە کرێوی تر پارەکە داباشەکرێ بەسەر ئەو چەند نەفەرەیە حتا پاسیژە سەم زۆربەی مەسەلەن گەڕەکانی ناوشاری سلێمانی بۆ لە حەزانە و ڕەوزەوە لە ڕەوزەوە بیگری هەتا مثلەن جامعە و ئەوانش هەر هەمووی بە چەند کەسێک یا مەسەلەن بە 15 کەسێک ئۆتۆمبیلێکیان گرتووە سەرەکەی پارەکە کەمترەکەوێت کۆستەکە کەمترەکەی کاتە باشترینش دەوێت تۆ بە جەماعی شتەکە بکەی نەگەوەی کە مەسەلەن 75 هەزارەکە بە وەنیە لە ڕۆژێشا بە تایبەتی پارێکی زۆرە ڕوا بۆی باشتر وایە تۆ کامیان هەڵبژێری کە کولفەی کەمترە وەنیە تێچوونی کەمترە ئەگەر بەراوردیکەی بەوەی کە تۆ بە تایبەت خۆت وەنیە خۆت وا دەڕخی بە تایبەت بە سیارێکی تایبەتی یا جاروای ماڵەوە عازێتەیەک کە ڕەنگە دایکت باوکت خوشکەکەت براکە دەوامی هەیە وەنیە مەسەلەن پەلەی ئەوەیە بگا بە دەوام زۆر جار ئەم گواستنەوەیە ینی هەر ئەوە نییە کە مەسەلەن کورفێک لەسەر دایک و باوکت دەکەوێت زۆر گوێ نایەتێ بەڵام جاری وا هەیە تۆ قەرباڵخێکی ناو شارێش دروستە بێت وەنیە ئەمە واکات کە جگە لەوەی قەرباڵخیش دروستە بێت جاری وا هەیە بێتە هۆی ئەوەی کە دوور بێ حادیسە و شتی نەخوازراویشی لەیەکەوێت چکە داوامەکەی کاتی ئەوەیەتی تر تۆ ئەبێ هەرچۆنە بیگەێنیت جادە قەرباڵخە مەسەلەن ئیسیحامە بەیانێنە هەمووی بۆ سەر ئیش و کارە ڕاستێکەکەی ئەمە واکە بەڕاستی دوور بێ جاریوا ڕووداوی نەخوازراوی ئەوەی لەیەکەوێتەوە بۆی باشترین شتەوەی تۆ هەتا لە وڵاتانی پێشکەوتوشە يعني خلق يعني هنا وعي ثقافتيان فراوان بوكا جاري حكومتي شبيان ناله حكومت بيشتري بيوتون بلام يعني والله دوستي جينجيشه تو اگر هر کس لانی خوی اتومبیلی خوی بهنه تدرو برابو شوێنی کاروانە سەرکە فەوزایە دروستە بێ ئەنی ژینگە پیسە بێ هەموو دوانە وسیلی کاربوونەوانێتە سەرجات وەنیە بەڵام ئەگەر هەمووی مەسەلەن ترانسپۆرتێشنی گشتی هاتوچۆی گشتی بەداخۆی ئەمە نیمانە قیتار و میترۆوانە لە وڵاتانە عادەتەن یا پاس بەکارێنی سەرەکەی ئەمە هەم دۆستی ژینگەیە وە کولفێشی کەمترە و مەسەلەن کوتم و قەرباڵخیش لەسەر ڕێگاوبانەکان دروست نابێت. بەڵام دکتۆر ئەوی لێرەدا ئێمە پێویستە باسی بکەین لەوانەیە هەندێک خێزان لە خوێندکارێک زیاتر لە نێو خێزانەکانیاندا هەبێت. ئایا ئەو ڕێژەی کە تۆ ئاماژەوە پێکرد لە سایە 50 و 30 و 20ەکە ئەمە ئاستەنگتر نابێت بۆ ئەو خێزانە یا واتە ئەستەمتر نابێت بۆ خێزانێک کە بینین 4 خوێندکار یاخۆ 3 خوێندکاریان هەیە؟ خۆی بەتاکید ئەگەر سیرکەی وڵاتی ئێمەش لە ڕووی داهاتەوە ئێمە مەسەلەن وڵاتان ئەمڕۆ باقی گیانی و ئایمێفوانە پۆلێنی ئابووری یا داهاتی تاکە کەسیان لە وڵاتانی دواکەوت و تازە پێگەشت و وڵاتانی پێشکەوتووە مەسەلەن پۆلێنان کردو بۆ پێوترێ لۆ ئینکەم میدیەم ئینکەم یا لۆ میدیەم ئینکەم و یا های میدیەم ئینکەم و لەگەڵ مثلا های ئینکەم وەکو بورن ئەو خۆی ستانداردەکە وایە بۆی بینی بزیوتم واتەوانی کە داهاتی نزمیان هەیەوانیشی داهاتی مامناوەندی نزم مامناوەندی بەرز و داهاتی بەرزیان هەیە لەبەرەوەی عێراق و کوردستانی ژەمە لە تەصنیفی ئەو وڵاتانەیە کە داهاتێکی نزممان هەیە چکە داهاتی تاکەس عادەتەن کە بورنکە دەستی ئەکەوێت ناگات ئەو ستانداردی کە وڵاتانی پێشکەوتو داینا بۆیە ئەمەش تەبعاً بە کۆمەڵک پیاوەرێکی گەلەوانە مۆزوعی دانیشتوانە کە عدەدی خێزان لە وڵاتانی دواکەوتووە و لەو کوردستان هەر باشترە لە چاو وڵات مثلن لە چاو منتیقە عەرەب نشینەوەی خوارەوە لە وەکو لە عێراق ئەگەر حساب بکەین بەڵام هێشتا هەر داهاتەکەمان هی ئەوە نیە بەڕاستی بچێتە ئاستێکی بەرزەوە بۆیە جارێکی تر لەو حاڵەتەیشا کە مەسەلەن ئەو داهاتە نزمەت هەیە و احتیمالی تۆ 4 خوێندکار 5 خوێندکار 3 خوێندکار ینی بەپێی ئەو عادەتی کە تۆ هەتا ئەمە ژواکە کە تۆ جارێکی تر زۆر عاقڵانە بیر بکەیتەوە چۆن ئەو داهاتە تەخسیسەکەی دابەشیەکەی و مەرجش نییە مەسەلەن جاری وا هەیە ینی خۆتە زانانی بەتایبەتی ئەم دوای 2014 و قەیران لە پاشی قەیران دروست بۆ لە کوردستانە ئەمە بەڕاستی پێویستی بەوا کرد کە ینی تاکی کورد و خێزانی کورد بەڕاستی زۆر عاقڵانە تەسەڕوف بکە ینی کۆمەڵک شت هەیە خۆی لێلایە بتایبەتیوانێک کە زۆر گرانن یا بەرگرانی لەسەر دایک و باوک لەسەر عایلەکە دروستەکە ینی پێویست ناکات تۆ ینی هەموو هەفتەیە هەموو مانگە جلوبەر بۆ مناڵەکە بکڕی تاو ێستا زەی محەدە بۆ منە قوتابخانەکان یا خوێندنگەکان هەتا لە جامیعەش ینی خەڵکی وا هەیە مەسەلەن ماشەڵڵا داهاتێکی باشی ئەو شتێکی کێ بەڵام
عموما سێرەگەی هەمووی تقریبا نزیکە لە یەکۆ باشە دکتۆر باسی زەی موحەدە کرد ئیتر فترێکی کە زستانیە و جەوی سەرما دەست پێکات ئەو قەمسەڵی ئەو چاکەتی لەبەرەکەن هەندێک جار ڕەنگێک لە ئەکردرێت یاخود لەبەر ئەکرێکە کە کرد بە دوو یەکسەر پێوی دیارە شنجارە لەبەری کردووە تا چنە گرنگە شێوازێ جل بکردرێ شێوازێ بۆ منداڵەکانە دابی بکەیت کە چەند جارێکی شوەک و جلی ڕۆژانی خۆی لەبەری بکاتەوە هیچ گرفتێکی بۆ دروست نەبوو ئێمەش دیسان و داهاتێکی تر نیە بەسەر خۆ دەزانین جلی زستانە گرانترێ لە جلی خۆی بە تاکید مەوزوعی زەی موحەدێکێکە لەو شتانەی کە بەنگلیزی پێوتی یونیفۆرم یعنی شتێکی جوانەوە باشیشە و حتا جیاوازیش نایڵێ لە نێوانی ئەمایان مناڵی دەوڵەمەند ئەمایان مناڵی فەقیرە بۆ چونکە سەرەکەی هەمووی سپیە یا مەسەلەن پانتۆڵەکەی نازەم هەمووی ڕەشەیە کچان مەسەلەن نەفسی جلو بەرگە بۆیە ئەمە شتێکە وەکو بەنگلیزی پێوتی ئیکواڵیتیە واتە یەکسانی دروستەکە زۆر جار لە نێوان خوێندکارەکان لە نێوان تەلەبەکانەکە مثلا یەکسەر کابرا بە ویانە ناسیێت بەڵام مۆزۆی قەمسڵە باس کرد خۆی قەمسەڵە شتێکە بەجارێت لە مەکتەبەکانە مامساڵی یادی قەمسەڵەکە زنجیرەکەی بێنە خوارەوە سێرەکەی ئەنیشتە ڕوونە بێتەوە مثلا قەمیسەکەی سپیە پانتۆڵەکەی نازام ڕەش بەتاکید خۆی بەوەیە ناسرێت تۆ خۆ ناتوانانی بە قەمسڵێش بڵێ هەموویە بە قەمسڵی ڕەش بێ هەمووی نازام ڕەساسی بچکە تۆزێک لە قەمسەڵەیە زەحمەتە یا جاری وە هەیە معملێک ئەو شتە دروستەکات زوو سبابەتی وەنی ئیستیغلالی سعرەوە مۆنۆپۆلی ئەو شتەکە ینی قۆرخی ئەو شتەکە کە سەیتەری بەسەراکە و دوازێش ڕەنگە یاری بە نرخەکان کە بۆیە مۆزۆی قەمسەڵان ڕەنگە زۆر ئەوە بەڵام ئەوەی کە وەنیە لە تربیەوانە زۆر گرنگی پێدرێ مۆزۆی ئەو قەمیسەی لەگەڵ پانتۆڵەکەیە کە بەڕای من شتێکی باشەوە حتا باز لەوە کرا لە جامیعەوەوانێشاکە بکرێت نازام تا چەند بۆیانە چێتە سەریا تا چەند نەتوانن ینی زۆر جار شتێکی باشە بۆ چونکە ئەو جیاوازیە منە لێوان کوڕکچال لێوان خوێندکارەکانە کەمە بێتەوە و تا حدێکی مەسەل قەمیسێکی سپی زۆر ڕەنگە گران نەبێ کورفێکیەوە قورس نەبێ کە تۆ نەتوانی بۆ مناڵەکەتی بکڕی بەڵام ئەگەر ئەوە نەبێ بە تایبەتی لە تەربیە سەرەکەی وەنیە مناڵیش وەنی نازدارە تۆ گەر جاروان مناڵەکە دیێتەوە داوایەکە ئەگەر بۆی ناکڕی وەنیە قورسە ئەگەر بۆشی ئەکڕی سەرەکەی جارێکی تر هەر قورسە بەس لەسەر نەفسێت و لەسەر بودجەی خۆت بۆیە باشتری شت من لەگەڵ ئەو یونیفۆرمام شتێکی باشەوە بەڵێ ئەمە کە باز لە ڕخستنی داهات و هەرا بودجەی خێزان دەکەین لەوانەیە بەشێکیان وا بیرکەنەوە تەنها باوکە کە پێویستە مەسرەفی منداڵەکان یاخۆت بە تەواتی بکێشە بەڵام ئێمە لەم تۆردا بێت ئاماژە بۆ بکەین کە هەم دایک هەم باوک باوان بتوان چۆن هاوکاری و هەماهەنگی یەکتر بن کاتە پێ چۆنێک ئەم هاوکاریە لە نێو خێزانەکاندا ڕێک بخرێت باز لەوانە ناکەین کە تەنها لەوانەیە باوک ئیشی دەرەوە بکات و دایکەکە بە پێچانەوە تەنها لە ماڵەوە بێت من باز لەوان ناکەین کە باوانەکان لە دەرەوە کار دەکەن هەردووکیان خۆی ئێستش تقریبا کۆمەڵگەی ئەمە ینی توانین بڵێن لە دوای 2000 دوای 2001 و عمومەنی دوای وەلو هەر پێشتریش خۆ ینی بەتایبەتیەوانی لە ناو شارانی شەرجەبوون عادەتەن ئەوەنی دایک و باوک بە زۆری وەنی مۆزەف بووە مامۆستا بووە نازانم ئیشێکیە بۆ فەرمانبەر بۆ لە دەرەوە ئەمە هاوکارێکی باش بووە بەڵام وەنی جاری وای شەیەکەوێتەوە سەر ڕێکەوتنی ئەو دوو هاوسەرە تا چەند بتوانن وەنی هاوکاری یەکتری بکەن بەتابێت جار خانمان وەنیە بودجەکەی زۆر سەرف ناکەوانێ وەشتی تایبەتی خۆی ئەمە خۆی زۆر جار نازام حەسەب جاروە باسەکرێتەوەوانە تقریبا باش نییە بەڵام ئەگەر بتوان وەکو یەک مەسروفی عیلەکە بگرنە دەست و هاوکاری یەکتری بکەن سەرەکەی شتەکە و زۆر قورس ناکەوێت شانەکەی باوکیش کەم دەبێت خۆی بەتاکی دوایە لە وڵاتانی ئەوروپی و ئەمریکی وڵاتانی پێشکەوت و ژوای چکە بە هەردوو لە ئەو خەرجیە گرنە ئەستۆ بۆ نمونە گریمانیانی لایەکیان لە 150 کە باسمان کرد لایەکەی دیشان لە 150کەی کە 50کەی کە کردمان بە دوو بەشەوە بەشێکی بۆ مۆزۆی پاشەکەوتوانە بەشێکی بۆ شتانی کە وەنیە لە بینی ئەوای بیگۆڕی نەیگۆڕی سەرەکەی ئەگەر بتوان هەردووکیان ئەم دوو لایەنە بگرنە ئەستۆ سەرەکەی ئەو خەرجێش بۆ شێوە قورس نابێت لە سەرعایلە و دوجاری شەکان بە ئاسانی ئەڕوات باشە دکتۆر ئەو ڕۆژانی کە بە منداڵ دەدرێت بۆ نمونە ئەم خۆمان نزانین تاقیشمان کردوتەوە تا پارەی زیاتر پێ ببرێ بەخوا زیاتریش خەرجەکەی تا چەنە پێویستە ئەو داهاتی کە بە منداڵ ئەدرێت بۆ خەرجی ڕۆژانەکەی بە شێوازێک ڕێکی بخەیکە لەگەڵ داهات و گیرفانی خۆتا بکونجێ زیادە ڕاوی نەکەی بۆ منە بڵێ لە نێوڕۆفقەکان تاقیشێکا باتەوە زیاترە پێ بەگوێ بۆ شتانە نەدەی وی ئەوە یەک شتە ینی هۆکارێکە لەو هۆکارانەی کە زۆر مناڵ و تاکی کوردیش بەداخەوە بە هەڵەیە ئەڕوا ڕاستە ینی ئەوەی کە مەسەلەن خەڵکی وا هەیە باوکی وا هەیە ینی بەلایە زۆر ئاسایە ڕۆژانە مەسروفێکی زۆر گرانانی مناڵەکەی داوای هەرچی بکە ناڵێ نا تاوانەی خائیاتی ئەمە یەکێک لەو غەڵەتانەی کە وەبزان لە ڕووی علمی نەفسیشەوە هەر خراپە کە ئیفساسێمەنی لە ڕووی ئابوووریەکەشەوە کە ینی احتیمالی هێچکە ئەم وڵاتانەی ئێمە بەتایبەتی
ینی هەمیشە ئیسقرارێتی ئابووریمان نییە ئەگەر هەر سیرکەوەکو تێبینی من خۆم زۆر تێبینیەوانەکەم هەر چەند ساڵ جارێک ئەگەر وەزعی ئەم وڵاتی عێراق و کوردستانە خۆش بوو بێ هەر شتێکت بۆ دۆزنەوە دوازەر سەرەکەی فەوزایەک لە ڕووی ئابووریەوە داهاتت تێکەرچێ ئەو تەمیناتە نییە کە تۆ هەم مەحاش لە کاتی خۆیان بێ ئیش و کار باشی بڕوا بەڕێوە بۆیە یەکێکە لەو هەڵانی کە بەڕاستی دایک و باوک نابێ مەسەلەن هەر مناڵەکەی داوای هەرچی کردبیاتێ داوای هەر مەبلەغێکی ڕێکسەر بڵێ فەرم و کوڕم نەکەەوە بە هەڵەیە ئاڕا بۆ چونکە واکە و مناڵە سبەینە فێری ئیسراف بێ فێری زیاڕەوی بێ فێری ئەوە بێکە حتا نتوانێت لەسەر پێی خۆی بوەستێ نتوانێت خرجەکانی خۆی ڕێک بخا بۆ چونکە داوای هەرچی کردو پیان ناوە ڕۆژ لە ڕژان بیوتە باوکی بیوتە نەخێر نابێ کوڕم ئەوە مەسروفی تۆی لەوە زیاتر نادەمێت سەرکە و مناڵ احتیمالی هەیە بوەستێەوە نییە ینی هەڵوێستێ بکە کە ینی بۆ باوە شتێ حەدی خۆی هەیە و دوجاریش سەرەکەی ئەمە لە ڕووی نەفسێتیشەوە زۆر جار وەنیە ڕێزم هەیە مناڵێکی وەنیە بخرا دەرەچێت مناڵێکە کە ڕەنگە بە شێوازی نەفسیش عزەتی هاوڕەکەی با لە ئەو خوێندنگە و شوێنەی کە دەوامی تیاکە بۆیە بەڕاستی هەڵەیە کە مناڵە بێوەکو خۆی مەسروفی بکێشی لەوە زیاتر ینی حەدێکی بۆ دانێکۆی کە ئێمە بودجەکەمان کرد بە سێ بەشەوە مناڵش بۆ منە ڕۆژانە نازانم چنەیەکە 5,000 دینارە بۆ 250 چەنەکە ئەوەی بەرەی تر خۆتۆ مناڵێکە ئێنێری بۆ مەکتب بە زۆرەی لە مەکتەبە خۆتۆ نانێری بۆ کافتریار خەریکی خواردن و خواردنەوە نازانم بۆ مەطعمێکی نانێریتا ئەو پارێکە پێ ینی نەکانی جارویە مناڵێکە کە ئەڕوا ڕەنگە لە ماڵەوە شتێکی وانە خوابانێنە بەڵام کە ئەچێ بۆ احتیمالی لە فێ شتێ پسکی لێ بکڕێکە ئەوەنیش پارێکی ئەوە زەخمی ناوێکە نتوانیت کات ئێمە ئەگەر وەکو گۆڕانکاریەک باسی بکەین زانین ئەم گۆڕانکاریە لە خەرجی خێزان کەم دەکاتەوە یاخودنا بێگوان تۆ وەڵاممانێتەوە لەسەر ئەو بابەتی کە لە کۆندا یاخود لە ڕابردوودا بابەتی جانتا و هەروەها دەفتەرە جۆر بە جۆرەکان و پێداویستیانەی ئەدرا بە خوێندکاران یاخود لە بەشێکیشدا بەرهەمە شیرەمەنیەکان ئەدرا بە خوێندکاران هەم خوێندکاران لەو کاتەدا دڵیان پێخۆش دەبوو هەم پێت وایە لێرەدا ئەمە بێتە هۆی ئەوەی کە خەرجی خێزانێک کەم کاتەوە خۆی ئەوە یەکێک بوولەوانەی حتا ئێستا لە وڵاتانی ئەوروپیۆگەر هەڵانە بم لە بەشێک لە نەبێ بەدیعایە بۆ مەکتەبە ئەهلیەکانەوە ئەبزام هەندێک مەکتەبی ئەهلی هەیە لە سلێمانی و لە کوردستانە تقریبا وەرە دوجارەوان لە بودجەی گشتیە و تەلەبێ دەری ئەکەن و پارەیە ئەوە سەرەتایە گەربیرتان بێتەوە لە نەوەتەکانی شەم و کاتە تەلەبە بووم ینی وەنێ ئەوەی لەسەر بڕیاری نەوت بەرامبەر بە خۆراک ئەیرا بە مناڵەها چێشتوشتی و هەلێ هێنرا لە مەکتەبە تقریبا ئەوە ینی هۆکارێکی باش بزاری و مناڵەکە گەر برسیشی بووە ئەو پارەی کە بۆ لە فێک ئەی کڕی سەرکی و پارەی بۆ ئەگەڕایەوە یا مەسەلەن جانتا دەفتەر قەڵەم لاستیک ینی ئەو پێداویستیانی کە بەڕاستی پێشتر ینی ئەیرا بە تەلەبە ینی کولفەیەک بوو بەڕاستی لەسەر شانی عیلەکە کەمە بوو لە وڵاتانی پێشکەوت و تقریبان ئەوی من زۆر متابعی ئەولایەنە کەم لە ڕووی ئابووریەوە سەرەکەی ینی کولفەیەکی باش بۆ عیلەیە ئەگەڕێتەوە سەرەکەی ئێستا مەسەلەن دایک و باوکە وەنیە بودجە و موچە لە کات ینی زۆر ڕێک نییە تا ئێسێ وەکو چۆڵی زۆر ینی خەڵگەشتان نەکەوتوتە سەرەوەی خۆی کا زۆر هین بێت جاری وای هەر ئەترسێ ئێسش مۆزوی ئەگەر و کوتم دوو مناڵ سێ مناڵی هەبێت ئێستا تۆ ئامادەکارێکی بۆکەی جلی بۆ بکڕی مەسەلەن جانتای بۆ بکڕی پێداویستەکانی تر دەفتەر هەرچی هەیە سەرەکەی ئەمە واکات کە بەڕاستی وەکوتم خەرجیەکە کە وەلەوە بێ پێشتر خۆی بۆ ئامادە کرد بێ بەڵام سەرەکەی جارێکی تر تۆ بێ لە زۆر شتی تری خۆت بگریتەوە ئەو پارەیە و جارێتر بم بوارە بەڵام ئەگەر حکومت خۆی ئەمە بکات یا حتا زۆر جار دەستگایەکی خێرخوازی یونیسف ئەوانی کە یونیسکۆی نازانم ئەو لایەنانە یونیسف بە تایبەتی سەرەکەی ئەم ئیشەگرنە ئەستۆ لە وڵاتانی هەژار و دواکەوتووە سەرەکەی ئەمە کولفەیە کە بەڕاستی ئەگەڕێتەوە و دوجاریش بەرگرانەکە دوکتۆر ئەوانشی کە بوو منە لە خێزانەکەدا خۆیان دەفتەر و قەڵەم و ئەم شتانە بۆ منداڵەکانیان دەکرن هەندێک جار دەبینین وەرمونە دەفتەرێکە هەروەکو دەفتەرێکی تر وەکو تێنووسێکی تر 100 پارەیە بەڵام لە بروی نەخشەکەی جوانترە لە بروی بەرگەکەی مەقەبای و نازانم تەختە و شتی وایە 2000 بەسەر ئەمیترەوەیە ئەمە چۆن خێزان مامەڵەر لەگەڵ ئەوەدا بکە بۆ نمونە هەم دڵی مناڵەکەشی خۆش بکات کە حەزەکان نەخشێکی جوانی هەبێت دەفتەرەکەی هەم بتوانە داهاتەکەشی ڕێک بخالێرە خۆی ئەوانەشەیە خۆی تر خۆتە زانانی ڕێتە بازار تۆ سێرەکەی وەنێ جاری وایە بۆ تۆ مەسەلەن هەر لە دەفتەر هەر لە 1000 شتی تریشە کە داوای شتێکەکەی دەیان کۆمپانیا بەرهەمەکەی حرز کردو بەڵامی تر بەپی منێ زۆرجار کواڵیتیە زۆرجار ئەو ڕنگ و ئەو دیزاینی کە لەو شتەیە بەکارهێنراوە بەتەکیت کولفەکەیە گۆڕێ بەڵام ئیتر جاری وای شەیە مناڵی فەقیر مەسەلەن تۆ بێ هەرچەنی ئەقناعی پێ بکەیت کە یا مەسەلەن ڕازی بکەیت کە
ئیشەکەی تۆ ئەڕواایە مەسەلەن سەرێکی مناسبی لە شوێنێکا بۆ دۆزیتەوە باشترە بەڵام ئەگەر بتوانانی ئەوەشی کە خۆی داوایەکە بۆی بکڕی یا دەسەبەرێکی عیبی نیە بەڵام کە نەتوانی ئیتر خۆر بڵێن چی خواهرەوە نەیەوانە ئیتر ئەگەر بتوانی باشترە بەڵام نەشتوانی ئیتر خۆ بودجەکەی تۆ هەرەوەیەکە بێ بتوانی گوتم بەبێ پلان سەرفیکەی نەگەوەی کە بڕۆی قەرزی بۆ بکەی بەداخەوە یا بۆ نمونە بە شێوازێکی باش مەسەلەن ئەو شتە دابینەکە یا زۆرجار خۆ تووشی عیبە بکەی لەسەر شتێکە وەنیە وکوتم لە زۆرجا مناڵەوانە نازانێ بەڵامی تر دەکەوێتەوە سەر تەعاملی و دایک و باوکە چۆن بتوانێت ئەو مناڵی ڕازی بکات کە ئەو شتە وەربگرێت باشترە. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر مەسعود پسپۆڕی ئابووری سپاس بۆ ئامادەبوون لەگەڵ ئامادە بوون. هەنا لە ئێستا داوشانێک وەردەگرن خۆشەویستان دواتر لەگەڵتان بەردەوام دەبین لە پڕۆگرامی بەیان بەش کوردستان.